سفره باش کردستانیان هجا خوشتوی سفره باش بینرین کانال کردستان 24 لد ماهی که هفته جارکاری پروگرام بیانی 24 حتی خدمت هواین هجا خوشتوی افرو دیگل هفکار خوشاکاری ما چندین برگا و بابت و تارین جواز به هوا آماده کردینه اسیفید خازم افرو روزکا پری دستکف بی به هوا دیگل ما داب مینن تواری خوی یکی دا امده بحثا بو یکمین جار زناین آینی کتبک بو فتوان خود چاپیدی امده بحثا هنده که شاکر سپیدات باش بیتن او دو روزا چاو در باز بو نس نبوم باش بو دیدی نه باش بو بس پیم خوش بو یعنی توش آماده نبو ایوه همیشه سرکوتون هر بشه بەڕێزان لە هەر جێگەیەکردن سڵاوی ئێمەتان لێبێ هیوامان خۆشی و شادیتانە هیوادارین ئەمڕۆ کە ئاکاتە کۆتایی هەفتە ڕۆژێکی خۆشتانە بێ ڕۆژەکەتان پڕخێر و بەرەکەت بێ هاوکارم ئاماژەی بە تەوەری یەکەم کرد تەوەری دووەمیش تا چەندێک گرنگە هونەرمەندان گرنگی بە بەرهەمە ڕەسەنەکانیان بن ئەمانە لەگەڵ دوو میوانی تایبەت گفتوگۆی لەسەرەکەین و کۆمەڵێک پرسیار لەوانیش وەڵام شکر امده بحثی کشو هوایی که این دوستی روژا بارانه که خوش هات پیچکا بفره هات دل من خوش و پشت هنگی نما بزانین که بلکه بفر باران دی بینه و والله باش که مجدکه خوش بینه بالا دا پیک و بزانین بپی بشی پیش بینین وزارت ها گواسنه و گیانزنا هرما کردستانه افرو لبشک ناوچکان بفر و باران دی بارید دا از بو هوا بیجم کو سرطا بگشتی آسمان دینیم چه هول بیتن پاشی للای ایوار و دگوری تو آسمان دبیته هور تواوی به تایبتی لناوچن شاخاوی سنورن جا پیشبینی یا هاتیه کردن لون ناوچانه کمک بفر نمنم باران بباری بیچکا بفر نمنم باران یعنی هنتا اوی دینیه جاوکی پاریزگارا سلیمانی سارترین شوین دبید شاکارو و بریسترین پلا گرمی لوی ده پلاس ریزی دبیتو دهوک 13 و هفلیریش 14 پلا زۆر ئەوە نەبوو بینی خۆمان بێ نابمەتە یاخەڵک سەبەتە ما بێ ڕۆژی هەینی بچێ و بەفر و ڕسم و تەرتیبات و هێشتا جارێ ماوێ هێشتا مای لەگەڵ هاتنی پشووی خوێندن دایکان و باوکان دەبێت پلانێکی ورد بۆ منداڵەکانیان دابنێن کە چۆن بتوانن سوود لەو ڕۆژانە وەربگرن خێزانەکانیش بڕیاریان داوە کە گرنگی بە حەز و خولیای منداڵەکانیان بدەن بەڵام خۆ ئامادەکردن بۆ وەرزی دووەمی خوێندنیش لەبیر ناکەن جۆستن و خۆناس و جۆناس سیانن خوێندکاری پۆلی چواری سەرەتایی هەریەکان خولیایەکی جیاوازیە هەیە لە پشووی نوێی ساڵەدا لەژێر چاودێری دایک و باوکیان پەرە بە بەهرەکانیان دەدەن یاساکانیان ماڵا ئەومان پێ دەڵێن هەموو شتێک پێویستە لە کاتی تایبەت بە خۆیدا ئەنجام بدرێت تەواوی ڕۆژەکانی پشوو دابەشکراون بەسەر پەرەپێدانی بەهرە و چوونە دەرەوە و چێژبینین و خۆ ئامادەکردن بۆ وەرزی دووەمی خوێندن ئەمڕۆ وەکو ئەبینی بە هیوایەکی جیاواز لەو کەشی قوتابخانە و لەو کەشی خوێندنەوە دەرچوون هەریەکە و بە با بڵێن ئەو هیوایە کە هەیە کە دەیەوێ ئەنجامی بدا دەرفەتێکیان پێ دەدرێت کە لە ماوەی ئەم هەفتەیە بتوانن هەرچی هێز و وزەی کە لە ناویاندا هەیە دەری ببڕن بۆ ئەوەی جارێکی تر بتوانن بچنە سەر یاخود با بڵێن بچن بۆ تاوکردنی ئەو قۆناغێکە لە بەردەمیاندا بۆ وەرزی دووەم ئەگەر ماوەی یەک هەفتە بێ پشوو تۆ بتوانانی 4 ڕۆژی بە دڵی مناڵەکانت بەڕێ بکەی بەڵام 3 ڕۆژی تر ئیدی گەڕانەوەیە چۆنیەتی وە بکەی دووبارە هەست بەو پرسیارەتە بکە لینا کە هەم دایکە و ئەرکی تری دەرەوەی هەیە بەردەوامە لە پرۆسەی خوێن و بەدەستهێنانی بڕوانامە ئەرکەکە بۆ ئەو سەختترە بەڵام هەرگیز لە ئێستەکانی ماڵەوە لا نادات کە گرنگترینیان دوورکەوتنەوەی لە جیهانی شاشە و سوشال میدیا أيضا فترة العطلة عندها يعني لذتها الحلوة واستمتاعها شوش بەشی خۆی خۆشە ئەم کاتانە زۆر پێکەوە دەچینە دەرەوە وەرزشەکەین و پێکەوە دەگەڕین بە تایبەتی لە زستاندا چینە بەرخۆر زۆر دڵخۆشە بین بە کەشی خێزانی کە هەمومان پێکەوەین فهم يفرحون
لەم پشۆدا خێزانەکان دوو بژاردیان هەیە یانەوە تا لەگەڵ منداڵەکانیان خەریکی بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان و شاشەکان دەبن و کاتەکانیان بە فیڕۆ دەدەن یاخود کۆبوونەوەی خێزانی و هاوبەشی پێکردنی خولیا و تواناکانیان و هەروە خوێندنیان دەبن هەردووکیان ئاسایی دیارن و لەم ڕۆدا ڕوودەدەن بەڵام کاریگەریە دەرونی و هزری و جستەیەکانی لە ماوەیەکی دوور و درێژ لە داهاتوودا دەردەکەوێت هەر بۆیە لە پشۆکاندا ئەرکی سەرەکی دایکان و باوکانە و ئەرکەکان قڕسر دەبێت لەوەی کە چۆن بتوانن هاوسەنگی لە نێوان ژیان و خولیا و خوێندن بۆ منداڵەکانیان دابین بکەن نیان بارزان کوردستان 24 هەولێر Jinên Yemenê li gelaw pelkên darxurmayê kelûpelê navmalê diçinin. Bi gelayên darxurmayê dahata jiyana xwe peyda dikin. Kultûr û dab û nerîtên bab û bapîrên xwe jî diparêzin. لە ناو دڵی سروشت و لە ناو دارخورما سەربەرزەکانی یەمەن کەرستەیەک دروست دەکرێت کە یەکێکە لە کۆنترین و ناسراوترین بەرهەمی یەمەنیەکان ئەویش قەفەزی دروست کراوە لەگەڵای دارخورما وهي المادة الأساسية لما يعرف محل ئەم پیشەیە لە ناو یەمەنیەکاندا بە پیشەی خەزەف ناسراوە بووەتە سەرچاوی داهاتی زۆرێک لە خێزانەکان ئیبتیسام و هاوڕێکانی ساڵانێکە سەرقاڵی دروستکردنی قەفەز و سەبەتە و پێداویستی دیکەی ناوماڵن بەچڵە خورما يقومن بحياكة أدوات منزلية متعددة زۆربەی جار ئەم کارانە لە برسێتیدا دەکەین دەزانین حاڵی خەڵک چەند خراپە ئێمەش هەستاین بە فێرکردنی ئەم پیشەیە بۆ کچان ئێستاش بۆتە سەرچاوی داهات بۆیان وفي الأسواق الشعبية تجد هذه المنتجات اليدوية لەناو بازاڕە میلیەکان ئەم بەرهەمە دەستیانە یەمەنیەکان بۆ فرۆشتن نمایش دەکرێن بە تایبەتی ئەو بەرهەمانەی لەگەڵای خورما دروست دەکرێن لەوانەش کەرستەی هەڵگرتنی خواردن سەبەتە بە قەبارەی جیاواز هەروها لەگەڵای خورما قاپ و قاچاغیش دروست دەکرێت کە یەمەنیەکان پێی دەڵێن حەسیرە سەرباری کۆنی ئەم زۆرە پیشەیە بەڵام بەرهەمەکانی گەڵای خورما لەلایەن یەمەنیەکانەوە خواستێکی زۆری لەسرە بەردەوام دەیکڕن چونکە تایبەتە بە کۆمەڵگەی خۆیان وخصوصيتها في المجتمع اليمني ئەم بەرهەمەم کڕی کە لەگەڵای خورما دروست کراوە چونکە لە ڕووی تەندروستی و باشترە لە کەلوپەلی پلاستیکی باشتر خواردنەکان دەپارێزێت لە مێرو و ڤایرۆس هەروەها ئەمە بەشێکە لە مێژومان و پێویستە پاڵپشتی پیشەوەران بکەین پەیوەندی یەمەنیەکان بەم جۆرە پیشەیە تەنها لایەنی ئابووری لە خۆ ناگرێت بەڵکو پەیوەندی بەلایانی ژینگەیی و کللتوریشەوە هەیە دروستکردنی کەلوپە لەگەڵای خورما هێمایە بۆ ڕەسەنایەتی یەمەن هەروەها یەمەنیەکان لە مێژە سوودیان لە سروشت وەرگرتووە و کردویانە بەسەر چاوەی دابینکردنی پێداویستەکانیان أيمن قائد كردستان 24 تعز دێرین هەروکو لە سەرەتاشا باسمان کرد بۆ یەکەم جارە زانایانی ئاینی لە هەرێمی کوردستاندا کتێبێکیان تایبەت بە فتواکان بە چاپ گەیاندووە فتواکانی چەند ساڵێکیان کۆ کردوتەوە و لەو کتێبەیە دایانناوە جا بۆ ئەو مەبەستە دکتۆر عەبدوڵڵا شێرکاوەیی بەرپرسی ڕاگەیاندنی لیژنەی فتوا لەگەڵمانە مامۆستا بەیانیت باش بەیانیت پڕخێر و بەرەکەت بێ پێشەوەی بچمە ناو پرسیارەکەەوە حەزەکەم بەوە دەست پێ بکەم بزانم ڕۆژەکە و چۆن دەست پێ کرد مامۆستا بەناوی خی گەورە مهرەبان زۆر سپاس بۆ جەنابتان و بۆ بینەرانی کوردستان 24 بێگومان ئەم ڕۆژە دوای نوێشکردن و نەخەوتمەوە ئەوڕۆ لەبەر ئەو بەرنمەیە کاتێکی خۆش بوو بۆ من بۆەوەی گفتوگۆ لەسەر ئەو کتێبە بکەین هەر بژیت مامۆستاگیان پێم خۆشە لە سەرەتایە باسێکی کتێبەکەمان بۆ بکەی بیرۆکەکەی چۆن بوو مامۆستا بێگومان ئەو کتێبە کتێبی فتوایەکانی ئەنجومەنی باڵای فتوای یەکێتی زانایان کتێبێکی ناوازەیە پەیوەستە بە سەرجەم ئەو فتوایانەی ئەنجومەنی باڵای فتوا لە نێوان ساڵانی 2010 تا 2024 دەریان کردووە هەموو ئەو فتوایانەی لەو فترەیە دراون لە بابەتە جۆرا و جۆرەکان لە دووتۆی ئەو کتێبە لە دوو بەرجی ناوازە بە چاپ گەیەندراون کە قەبارەکەیان 900 لاپەڕا و 200 فتوای فەرمی لە خۆگرتیە
ئەو فتوایانە هەمویان یەک لە یەک گرنگترە لەبەرەوەی ئەو کتێبە بە سەرچاوەیەکی گرنگی زانستی لە بواری فتووا دا ئەندرێ و ئەتوانم بڵێم یەکەم کتێبیشە لە مێژووی گەلی کورد بەو شێوەیە دەرەچێت. مامۆستا عەبدوڵڵا کتێبە چەند بەرگە؟ ئەو کتێبە لە دوو بەرگ پێک دێت، وەکو باسم کرد 900 لاپەڕەیە، بە یەکەمین کتێب و بە یەکەمین سەرچاوەشدا ئەندرێ لە مێژووی گەلی کووردە کە بەرهەمی زانایانی کووردە و فتوای کوردی خۆماڵی تێدایە و ئەو فتوایانە لە قۆناغێک لە قۆناغەکان دەرچوون بە پێی ئەو پێشهات و پرسیار و بارودۆخانەی خەڵک کە خەڵک پرسیاری ئاراستەی ئەنجومەنی باڵای فتوا کردووە و ئەنجومەنی باڵای فتوا دوای دیراستکردنی بابەتەکان پرس و پێشهاتەکان ئەو فتوایانەی بڵاو کردوتەوە. خۆشبەختانە توانیمان وەکو یەکێتی زانایانی ئاین ئیسلامی کوردستان فتوای 14 ساڵی ئەنجومەنی باڵای فتوا کۆبکەینەوە و لەو کتێب دوو بەرگەی کتێبدا وەکو سەرچاوەیەک کەویتە بەردەستی زانایان و خوێنەرانی کوردیش. چکە ئێمە زانین لە جیهانی ئیسلامیدا بەشێکی زۆری عالەمی ئیسلامی فتوای خۆیان هەیە و سەرچاوەی فتوای خۆشیان هەیە، بەڵام تا ئێستا کورد ئەو سەرچاوەیەی نەبووە. ئێمە ئەنجومەنی باڵای فتوامان هەیە کە سەربەیەکێتی زانایانە بەردەوام لە خزمەتی کۆمەلگا و کیان و نیشتیمان بووە و لە خزمەتی پرسیاری خەڵک و مسلمانان بووە. لە هەموو ئەو پرسانی ڕەهەندی ئاینیان هەیە وەڵامی شەرعی و حکمی شەرعی دیاری بکرێ. خۆشبەختانە ئەوەی لە ساڵانی ڕابردوو کراوە ئێستا وەکو سەرچاوەیەکی زانستی لە بەردەستی هەموو لایەکە. باش مامۆستا ئەتوانی بە کورتی باسێکی ناوەڕۆکی کتێبەکەم بۆ بکەیت؟ یەک دوو نمونەی لەسەر بێنیتەوە. ناوەڕۆکی ئەم کتێبە طبعاً بریتیە لە 200 فتوای فەرمی کە ئەو فتوایانە هەمووی فتوای فەرمین و فتوان بە شێوەیەکی توێژینەوەیی لەسەر ئەو بابەتانەی کە پێویست بۆ فتوای لەبارەوە دەربچی و حکمی شەرعیان لەبارەوە نەبووە، بەڵکو بە هەڵێنجان لە ئایەت و فەرموودە و بۆچوونی گەورە زانایان و مەزاهیبی ئیسلامی و لەگەڵ ناوەندەکانی فتوا لە جیهانی ئیسلامی ناوەندە باوەڕپێکراوەکان هەوڵ دراوە ئەو فتوایانە بە خوێندنەوەیەکی تازە بۆ ئەو پرس و پێشهاتانە دەربکرێن و ناوەڕۆکەکەشی پەیوەستە بە سێ بابەتی گرنگەوە. هەموو ئەو بابەتانەی پەیوەندیان بە بواری عیبادات پەرستشەکانەوە هەیە و ئەو بابەتانەی پەیوەندیان بە معاملە و کڕین و فرۆشتن و کاری بازرگانیەوە هەیە و هەموو ئەو بابەت و پێشهاتە نوێیانەی کە لە ناو کۆمەلگا لە ڕووی کۆمەڵایەتیەوە، لە ڕووی پیشەیەوە، لە ڕووی ئیداریەوە، لە ڕووی خێزانیەوە، تەنانەت لە ڕووی باری کەسیەوە، لە ڕووی علمیەوە، لە ڕووی پزیشکیەوە ئەو پرسیارانەی هاوڵاتیان کردیتیان لەو کتێبەدا وەڵام دراوەتەوە و بەشێکی ئەو فتوایانەش ئەتوانم بڵێم بە پێی قۆناغی خۆیان کە دەرچوونە کاریگەری زۆر گەورەیان هەبووە لە ڕاستکردنەوەی کۆمەلگا و تێگەیاندنیان بە شێوازێکی زانستی و میانڕەوانە و بە پەیامێکی جوانی ئاین پەروەری، چکە ئێمازانین لە خلالی ئەو 14 ساڵە کوردستان بە کۆمەڵێک قۆناغ تێپەڕیوە، لەوانە مەسەلەن فترەیەک داعش هێڕشی کردە سەر کوردستان و لەو کاتەدا کە داعش ئەتوانم بڵێم هێڕشی کرد پاڵپش بە ئاەت و فەرموودە قەناعەتی کۆمەرێک خەڵک وابوو کە ئەوەی داعش ئەیکات دینە، بەڵام دوجار ئەنجومەنی باڵای فتوا و یەکێتی زانایان بە کۆمەڵێک فتوا و هەڵوێستی فەرمیەوە توانیان ئەوە ڕاز بکەنەوە کە داعش نە نوێنەرایەتی دینەکە و نە ئەو پەیامەی بەو شێوەیەی هەرگرتیە تەمسیلی دینەکە و نە ئەوەی داعشیش ئەیکا تەمسیلی مسلمانان و پەیامی پیرۆزی ئیسلامەکە کە ئەوە ئەتوانم بڵێم وای کردێ بیر و بۆچوونی هەزارەها گەنج و لاوی ئێمەی گۆڕی بە شێوازیەکی وا نەکەونە ناوبیری توندڕەویەوە یان ژێر تەئسیری داعشەوە، بەڵکو ئەوە بۆچوونێکی خۆماڵیانەی هەڵقوڵاوی هەناوی کورد بوو، زانایانی کورد بوو کە کۆمەلگەی ئێمەی تێگەیان خەتەرەی داعش لە چێندەرەیە. بە هەمان شێوە لە سەردەمی هاتنی ڤایرۆسی کۆڕۆنا ئێمە بینیمان زروفێک دروست بوو، مزگەوت داخرا، وتاری هەینی ڕاجیرا
و کۆمەڵێک ڕێکاری گرنگ گیرایە بەر هەموو ئەو ڕێکارانە وای کرد یعنی ڕێکاری قوڕز بوون. بەڵام کاتێک کە ئەنجومەنی باڵای فتووا و یەکێتی زانایان کە تەمسیلی سەرجەم زانایانی هەرێمی کوردستانەکە دێ قسە لەسەر پرسێکی وا گرنگەکە پرسێکی وا هەستیارەکە و بۆ خەڵک ڕۆنەکاتەوە کە ئەو ڕێکارانە شتێکی شەرعیە و پێویستە لەبەرەوەی گیانی سەلامەتی گیانی هاوڵاتیان لەوە گرنگترە ئیدی قەناعەت بۆ کۆمەلگەش دروستە بێت کە کاریگەری و فتوایانە و بۆ چوونی زانایان چەند گرنگە. بۆیە توانم بڵێم هەر یەک لەو فتوایانە بۆ ئەو قۆناغی کە دەرچوون دەکرێ وەکو شۆڕەشێکی زانستی هێواش سیر بکرێن کە کۆمەلگایان پاراستیە لە ئازار و ئەندێشە و ئاریشەکان و هەروەها لە ڕووی فکریشەوە توانیتیان کۆمەلگا و مسلمانان ڕاست بکەنەوە کامە ڕێ دروستە. چکە خۆتان نەزانن بابەتی فتوا بابەتێکی زۆر گرنگە و زۆر هەستیارە. فتوا نە لە هەموو کەس وەرەگیرێ و نە هەموو کەسێکیش ئەهلی فتووە. خۆشبەختانە ئێستا ئێمە لە هەرێمی کوردستان ئەنجومەنێکی باڵای فتوامان هەیە. ئەو ئەنجومەنە بە تاکە مەرجەعی فتوادا ئەندرێت لە هەرێمی کوردستان لە هەموو پرس و پێشاتەکان و لەو پرسانەی کە پێویستی بە فتوادان هەیە ئەبی ئێمە ئەو هۆشیاریە لە ناو کۆمەلگا دروست ببی کە ئەبی ڕەچاوی و هەوڵدەین فتوا لە ئەنجومەنی باڵای فتوا وەربگرین و ئەوان مەرجەعی فتوان ئەوان سەرچاوی فتوادانن. بۆیە خۆشبەختانە یەکێتی زانایان بەردەوام وەکو خەمی خەڵک و خاک و خەمی لایخوا خزمەتی کۆمەلگە بووە و ئەو فتوایانەش ئەو پرۆژە گەورەیەش کە ئێستا لە خزمەتی کوردستاندایە ئەتوانم برێم یەکێکە لەو پرۆژە گەورە نایابانەی کە بەڕاستی قۆناغی ڕەوشی ئاینی ئەباتە قۆناغێکی زۆر پێشکەوتوانەتر. لەبەرەوەی ئێستا ئێمە تەماشاکەین جۆرێک لە فەوزا لە ناو کۆمەلگەی ئێمە هەیە، خەڵکێک هەیە نەخوێندەوارە، خەڵکێک هەیە فەریکە خوێندەوارە، خەڵکێک هەیە وەک ئەرێ پشت بە گۆگڵە بەستی فتوا لە سۆشیال میدیا بڵاوەکاتەوە لە کاتێکدا ڕەنگە لە ڕووی زانستیەوە فتوایەکی ناکامەڵ بی ئەهل نەبی و فتوا بەو شێوەیە دەرناکرێ بەڵکو فتوا بابەتێکی پسپۆڕیە ئەبی ئەهلی خۆی هەبی و ئەو ئەهلە ئێستا بە پێی ئەعتیبارێکی زۆرینەی زانایانی کوردستان ئەنجومەنی باڵای فتوا هەیە ئەوان بەرپرسن. چکە بەداخەوە ئێستا زۆر جاری وا هەیە فتوایەک لە سۆشیال میدیا بڵاو بیتەوە فەوزایەکی گەورە لە ناو مجتەمەع خوڵقینی، فەوزایەکی گەورە دروستەکە هەتا ئێمە هەموو لایەک هەوڵەدەینەوە فەوزایەت دامرچینینەوە بەڕاستی زۆریەوێ. یان جاری وا هەیە فتوایەک دەرەچێت تەسیر لە ڕەوشی پێکەوە ژیانەکە لە بیری توندڕەوی بڵاوەکاتەوە ئارامی کۆمەلگەت تێکەدا فەوزا دروستەکە هەمووی دەرەنجامی ئەوەیە کە خەڵکێک دێ فتوایەک بڵاوە کاتەوە کە ئەو فتوایە لە جێی خۆی نییە و زانستی نییە و ئەو فتوایە لە لای ئەهلی خۆی دەرنەچوە بەڵکو فتوایەکی فەوزەویە و فتوایەکی ناکامڵە و فتوایەکی ناقسە. ئەو فتوایە ڕەنگە بە وڵاتێکی تردرابی. ئێمە دەزانین ئێستا سۆشیال میدیا لە لای ئێمە هیچ سانسۆرێکی وای لەسەر نییە. جاری وایە کابرا لە گۆگڵ لێ ئەدا فتوایەک دەردینی کە ڕەنگە ئەو فتوایە بۆ وڵاتێکی تری ئیسلامی دەرکرابی بەڵام دینی لەسەر کوردستان تەطبیقەکە ئەوە لە ڕووی زانستیەوە هەڵەیەکی گەورەیە چونکە فتوا بە پێی شوێن و زەمان ئەگۆڕێت. ئێمە لە کوردستاندا یعنی لە مەزهبێک بۆ مەزهبێکی تر دەگۆڕێت؟ بەڵێ فتوای مەزهبەکان جیاوازە بەڵام تەواوکەری یەکترە. یعنی فتوا وەکو هەر بابەتێکی تری زانستی وەکو زانستی پزیشکیە، هەندەسەیە، پسپۆڕیە، یعنی تێگەیشتنی زانایان لە وڵاتێکەوە بە وڵاتێک و بەپێی تێگەیشتنیان لە دەقەکان لە ئاەت و فەرموودە طبعاً ئەوە شتێکی زۆر تایبەتەوە ئازانیان ئەزانن پسپۆڕیەکە لە چێن دەرێدایە. بەڵام ئێمە کە لە کوردستان داین کۆمەلگایەکین خاوەندا بوونەریتی خۆمانین، کەلتوری خۆمانین، تایبەتمەندی خۆمانین و ئەبی ئەو فتوایی کە دەریشە چی لە کوردستانەوە دەربچی چونکە ئەو کۆمەلگایە جیاوازە لە کۆمەلگایەکی دیکەی وەکو وڵاتی میسرە، سووریا، تورکیا، سعودیا، هەر وڵاتێکی دیکەی ئیسلامی بگرە فتوای ئێرەش ڕەنگە نەگونجێ بەعزە فتوایەک بە وڵاتێکی تر چونکە ئەو وڵاتش خاوەن تایبەتمەندی خۆیەتی. بەڵام گرنگە ئەو هۆشیارە لە لای ئێمە دروست ببی
کە ئێمە ڕەچاوی فتوای زانایانی خۆمان بکەین و دڵنیاش بین لەوەی کە زانایانی کوردستان و ئەنجومەنی باڵای فتوا یەکێتی زانایان دڵسۆزانە خزمەتی خاک و خەڵک و پەیامی ئیسلام پەروەریەکەن لە هەرێمی کوردستان و ئەو فتوایانە بە دڵسۆزیەوە بۆ خزمەتی هاوڵاتیان دەرەکەن. لەبەرەوە ئەگەر بۆ چوونی زانایان جیاوازیشە ئەوە پەیوەندی بەوانەوە هەیە، بەڵام ئەو جیاوازیە ڕەحمەتی ئیسلامە. بەس فتوایە کە ئەدرێ هەموو کەسێک ناتوانێت تەنها بگەڕێتەوە سەر گۆگل و فتوایەک دەربینی نازانی سەرچاوەکەی چییە و ئەو فتوایە بۆ چێن دەردەرکرایە و لە چێوە دەرچووە، بەڵکو دەینی بڵاویە کاتەوە ڕەنگە ئەو فتوایە لە جیاتەوەی خزمەت بکە کۆمەڵێک گرفتیش لە کۆمەلگەی کوردستان دروست بکە. هەر بەشێکی ئەوەی کە گروپە توندڕەوەکان لە کوردستان دروستە بن پشتیان بەستێ بە فتوای دەرەچی، بە فتوای هاوردە، یان زۆر جا کە تووشی کێشە ئەبین بڕوا بفەرموو پەیوەندی بەوە هەیە کە بەعزە خەڵکێک ئەتوانم برێن بە شێوەیەکی نابرپرسانە یان بە ناشارەزایی و ناشایستەیی دێ فتوای وڵاتێکی تر لێرە بڵاوەکاتەوە زەجەیەکی گەورە دروستەکە. بۆیە ئێمە هەموو لایەکمان بۆ بەردەوام یەکێتی زانایان ئیش لەسەرەوەیەکە کە تایبەتمەندی کوردستان لە بەرچاو بگیرێ و پەیامی زانایان لێرە کە پەیامێکی خزمەتکارانەیە، پەیامێکی دڵسۆزانەیە لە هەرێمی کوردستان خزمەتەکە. بۆیە ئەو پرۆژەیە لە دەرەنجامی ئەوە بووە کۆکردنەوەی بەرهەمی 14 ساڵی ئەنجومەنێکە کە نوێنەرایەتی سەرجەم زانانی هەرێمی کوردستانەکە و ئەو بەرهەمە پرۆژەیەکە سەرچاوەیەکی زانستیە، یەکێکە لەو کتێبە نایابانەی پێشینە یان هاوێنەی نەبووە لە مێژووی کورددا. ڕاستە لەسەر ئاستی تاکە کەس کتێب دەرچووە و فتوادراوە، بەڵام ئەو کتێبە لەبەر ئەوەی بەرهەمی ئەنجومەنێکە بەدەستە جەمعی ئەو فتوایانە دەرکراوە و فتوای زانستین بە شێوەیەکی توێژینەوی هەمووی بە بەڵگا و یەکانگیر لەگەر قورئان و فەرموودە و بۆچوونی گەورە زانایان و مەزاهیبی ئیسلامی و مەسلەکی زانایانی کورد لەبەرچاو گیراوە و ئەو فتوایانە ڕؤیایەکی جوان و جیهانبینی جوانی شریعەتی ئیسلامیان گەیاندۆتە کۆمەڵگەی ئێمە، هەم ڕەچاوی وەسەتیەت و میان ڕەوی کراوە و هەم پەیامێکی دڵسۆزانەیە و خزمەتی ڕەوشی ئاینیەکە لە هەرێمی کوردستان. مامۆستا هەر فتوایەک لەلایەن ئەنجومەنە باڵا فتوا کوردستانê دەربچی پشتی مودەکی بە هۆکارێکا تایبەت بیتن دەشێت بهێتە گۆڕین ئەو فتوایە گۆڕانکاری بسە بێتن لە بەرژەوەندیە خەڵکیدا. بێگومان فتوا بەپێی شوێن و زەمان ئەگۆڕدرێت، بەڵێ جاری وا هەیە زۆر ئاسایی ئەگەر لە قۆناغێک لە قۆناغەکان بە شێوازێک لە شێوازەکان فتوایەک بۆ زروفێکی تایبەت یان بۆ پرسێکی تایبەت دەرچووبی دوای چەند ساڵێک بەپێی ئاڵنگاری و گۆڕانکاریەکانی کە ئێستا دنیا بەردەوام لە گۆڕانکاریدایە شێوازەکە یان پرس و بابەتەکە گۆڕانی بەسەردابێ، بەڵێ فتواش بەپێی گۆڕانی پرس و پێشاتەکانە گۆڕێ. ئێمە زانین هەر بەنمونە سەردەمی کۆڕۆنا فتوا شێوازێک بوو، ئێستا شێوازێکی ترە لەبەرەوەی ئەو خەتەرەی لە سەردەمی کۆڕۆنا لە ناو کۆمەلگا و وڵاتان و لە ناو مرۆڤایەتی هەبوو، ئێستا ئەو خەتەرەیە نەمایە. بۆیە فتوا زۆر هەستیارە و زۆریش پسپۆڕیە و لە هەمان کاتیشدا بەپێی شوێن و زەمان ئەگۆڕدرێ و لەوەدا ئەنجومەنی باڵای فتوای یەکێتی زانایان بەرچاوکراوان و ئەوان بەردەوام لەسەر ئەو پرس و پێشهاتانەی ڕەهەندی ئاینیان هەیە، خوێندنەوەی تایبەت هەیە و چاودێری وردەکان و ئەگەر پێویست بکە ڕاوێژ بە ئەهلی ڕاوێژ بکرێ ئەیکەن لە هەموو ئەو پرس و بابەتانەی کە هەبووە. بنمونە مەسەلەن لە بابەتی معاملات و کڕین و فرۆشتن ئێستا دەیان و سەدان مامەڵەی ئەلکترۆنی هەیە کە لە ڕێی شەبەکەی ئەلکترۆنی و ئەنتەرنێت و ئەوانە ئەکرێ. ئەو بەرنامانە هەموو تایبەتن. زۆر جار بە ئەو قسەیە تەواو کەم عەفوم بکە. ئەنجومەنی باڵای فتوا هۆشداری داوە ئەو بابەتە یان ئەو مامەڵەیە دروست نییە، بە هەدەردانی سامانی خەڵکە. خەڵک ڕەنگە بیدایەت قەنەعەتی نەکردبی، دوجار بە شێوەک لە شێوازەکان ئیعلان کرایە کە فلان کۆمپانیا هەرەسی هینا و ئیفلاسی کردی دیناچار خەڵکە کە هەمووی تووشی زەرەر و زیانێکی گەورە هاتن. لەوەوە گرنگی ئەنجومەنی باڵای فتواوە دەرەکەوی کە ئەو ئەنجومەنە دڵسۆزانە کارەکەی کردیە و خەڵک و هاوڵاتیانی هۆشیار
هۆشیار کردیتەوە لەمەڕ ئەو پرسانەی کە پێویستی کردیە لە ڕووی ئاینیەوە هۆشیار بکرێنەوە. باش مامۆستا تەنها بە زمانی کوردیە یاخود بە زمانی عەرەبیش بەردەستە بێ وەکەیش دەکەوێتە بازاڕەوە؟ نەخێر تا ئێستا پێ بڵی خراپیەکەمە بە زمانی شیرینی کوردی. بەڵێ بەڵێ لە کۆتاییە نرخەکەشیم پێ بڵێ بە چەند لە بازاڕەکاندا لە کتێبخانەکاندا دەفرۆشتێ خراپ نابێت. بێگومان ئێستا بە زمانی شیرینی کوردی ئەم دوو بەرگەی فتوای ئەنجومەنی باڵای فتوا کەوتۆتە بەردەستی خوێنەران و لە ئایندەیەکی نێزیک ئێستا پرۆژەکە لە بەردەستە ئەم دوو بەرگە ئەم فتوایانە هەر کۆی فتوایەکان تەرجمەی زمانی عەرەبیە کرێ بە زمانی عەرەبیش وەکو بەرهەمێکی زانایانی کورد کە لە جیهانی ئیسلامی بڵاو ببیتەوە و زانایانی وڵاتانی تریش لێی سودمەند بن کە خۆشبەختانە لەگەڵ بڵاوبوونەوەی ئەم بەرهەمە نایابە زانایانی کورد لە هەر چوار پارچەی کوردستان پەیوەندیان کردیە کە ئەمە سەرچاوە و هەنگاوێکی دڵخۆشکەرە و پرۆژەیەکی زۆر گرنگ و گەورەیە پێمان خۆشە بەدەستمان بگا. بۆیە لە ئایندەیەکی نێزیک ئەتوانم بڵێم ئەگەر هیچ نێتە پێشەوە لە خلالی 5-6 مانگی در بە زمانی عەرەبیش ئەکەوێتە بەر دیدی خوێنەران و ئەو کتێبە لەسەر ئەرچی یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستان بە چاپ گەیەندراوە نافرۆشتێ بەڵکو بێ بەرامبەر دابەشەکرێت بۆ هەموو ئەوانەی کە پێویستیان بەو کتێبەوە بەو سەرچاوە گرنگە هەیە. دکتۆر عەبدوڵڵا شێرکاوایی زۆر سپاس کە تو ئەڤڕۆ میێوانی بەیانی 24 بووی زۆر سپاس کە تو ئامادەبوونە دکتۆر. لە هەولێر ڕێز لە نووسەر و چیرۆکنووس و وەرگێڕ جەلیل کاکەوەیس و بەرهەمە ئەدەبی و ڕۆشنبیریەکانی هێنرا. لە ڕێو ڕسمێکدا خەڵاتی ڕێزلێنان بەو نووسەرە ناودارەی کوردستاندرا. بەشێک لە ئامادەبوانی ڕێو ڕسمەکەش بەو بۆنەوە وتیان پێشکەش کرد و تێیدا ئەزمون و بەرهەمی ئەدەبی و چیرۆکەکانی جەلیل کاکەوەیس و وەرگێڕانەکانیان بەرز نرخاند. بەرپرسانی حکومی و ژمارەیەک لە نووسەر و ڕووناکبیرانی کوردستان لە ڕێو ڕسمی ڕێزلێنانەکەدا بەشداریان کرد. تەنها مامۆستا جەلیل نییە، هەموو ئەو جەلیلانەی کە خزمەتیان کردیە بە ڕۆژی ئەدەب و هونەر ئەو ڕێزلێنانە بەردەوام دەبێت. بۆیە لە کۆتاییدا دەڵێین دەشتەکەی گەرێمیان کاچی بە کاچی ئەوە تۆی لێبێ ئەوە بێ خاچی ئەوە تۆی لێبێ ئەوە بێ خاچی. دیدارێکی ئاوا بۆ من فرسەتە کۆمەڵێ خەڵکی عزیز و خۆشەویست دەبینم لێرە منیان لە یاد نەچووە. من هەرچەنە وەک پێشتر وتم چاوم لەوە نییە چیم بۆ کەنیان ناکەن. من دوای عەشقەکەی خۆم کەوتومە، عەشقێکە ڕەنگە لای کەم کەسە بێەوە، عەشقی کتێب و نووسین و خەیاڵ و فانتازیا و ئەمانە بەلای منەوە گرنگە. ئینجا ئەگەر لە کۆتاییشدا خەڵکانێک هەبن منیان لەبیر بێ ئەوە ماهی شانازیە بوو. دەرحەق بە مرۆڤێکی گەورە قەڵەمێک زێتر لە 50 ساڵ لە خزمەت بووە لە بەرامبەری دەوەستین و بە ڕێز و شکۆوە ئەمەکداری دەرحەق بە و 50 ساڵە دەرحەق بە و بیر و ئەندێشە و تێڕوانینە جوانانەی مامۆستا جەلیل کاکەوەیس لە هەولێر گوڵباران و ڕێز لێجگاو دەبێتن. مامۆستا جەلیل بەڕاستی هەم پیاوێکی زۆر بەهەڵوێست و پیاوێکی با بڵێن خۆڕاگر بووە و لەگەڵ ئەوەی کە ئێستا من هەست دەکەم زۆرێک لە بێتاقەتێکی لە ڕووی جەستەیەوە پێوە دیارە بەڵام هەوی هیچ کاتێک نەیگوتووە من بێتاقەتم. زۆر پۆزتیفە ئەنێرجێکی عجیبی هەیە، هەمیشە دەڵێم چۆنی دەڵێ زۆر باشم، یەک زۆریش بەکار نایەنێ دوو زۆر بەکاردێنێ
دەڵێ زۆر زۆر باشم منیش هەموو جارێ پێی دەڵێم ئەو دوو زۆر بەکارهێنانم زۆر پێ جوانە. بەڵێ دێرین هەر لە سەرەتاشا باسیەوەمان کرد تەوەری دووەمان تایبەت هەبێ بەو باسەی کە تا چەندێک گرنگە هونەرمەندان موزیکژەنان گرنگی بە بەرهەمە ڕەسەنە کوردیەکان بن. ئێمە بۆ ئەم مەبەستە لێرە میوانداری هەڵکەوت زایر ئاوازدانەرمان کردووە مامۆستا بەیانیت باش. بەیانی جەنابتان باش خێراتی مامۆستا. زۆر سپاسی هەموو کوردستانیەک باش و سپاس بۆ کەی 24 بۆم. وڵی مامۆستا تەمەن زۆر داوای لێبوور نەکەین هەستەکەم بەخوا تێرخەویش نەبوو. نەمە بۆ خۆم هەر خەوم کەمە بەڵام شەوان زۆر درەنگ دەخەوین لەبەرەوەی کە تا شەو درەنگ خەرێکی کارین. جا عادەتەن تزوونە هەستا مامۆستا ئەگەر تو درەنگ بم بێت تزوونە هەست الخەوێ ساعت چەند درستی تو هەستە؟ من هەر نۆرمال ساعت 8 هەڵەسم بەس ئەمڕۆ زووتر هەستین لەبەرە ڕێگاشم دوورە تا گەشت. تو گەلێک خێراتی مامۆستا. مامۆستا هەڵکەوت با لەو پرسیارەوە دەست پێ بکەین لە لای گوێگران لە لای هونەرمەندان یعنی چەند ساڵێکە زۆر ئیحتیمام بە بەرهەمی ڕەسەن نادرێ هۆکار چییە؟ با بە دەستەواژەیەکی تر بە باسی کەین نەک ڕەسەن بۆ من جیاوازە با بڵێن بە بەرهەمەکانی کە وەکو بەشێک لە کللتوری میلەتەکەمان ماوە هی هونەرمەندە گەورەکانی پێشوو کە کاریان لەسەر کردووە من لەگەڵ ئەوەم و هوەری من کە ئێستا کار دەکەم لە پێشوودا من زۆرتر لەسەر ڕێچکەی کاری نوێ و مۆدرن کارم دەکرد بەڵام لە ئێستادا گرنگێکی زۆر دەدەم بەو بەرهەمانەی کە وەکو بەرهەمێکی توراسی کولتورێکی پێشوو ماوەتەوە بۆ زیندووکردنەوەی یەک بۆ ئەوی کە تۆبتانی بە کوالێتێکی باش پێشکەشی نەوەی ئەمڕۆی بکەی نەوەی ئەمڕۆ بتوانێ شناسێکی تەواوی لەسەر هونەرمەندانی پێش خۆمان و پێش ئەو زەمانی کە تێیدا دەژین هەبێت ئەمەش لە ڕێی نوێکردنەوە بە شێوازێکی وەکو خۆی چۆن مۆزیکی ئەو گۆرانێ لێدراوە بە بێ شێواندنی شێوازە جێگەی خۆی مامۆستا من بەو شێوازە دەڵێم دەبێت مۆزیکەکەی ئەساسەن خۆی چۆن بووە وەکو خۆی بەس بە نوێکارێکی جوان بە ڕێکوپێکی لێ بدرێتەوە بۆ ئەوەی وەکو هەموو میلەتانی کە ئێمەش بتوانین پاراستنی بەرهەمە هونەرەکانمان لە ڕێی نوێکردنەوەیەکی تەندروست زۆر گرنگە کە تەندروست بێت و بە دەنگێکی باش لەو گەنجانێکە هەیە ماشەڵڵا خەڵکێکی زۆر هاتۆتە بواری هونەریەوە بەرەکەتیان تێکەوێ بتوانن ئەو بەرهەمانە لە هەموو وڵاتەکاندا بۆ تەنەریتێکی بەردەوام بخۆ من لە زۆر وڵاتە عەرەبیەکان بانگەیش دەکرێن بۆ ئەحیای توراسی پێدەوترێ لە زۆر بەرهەمەکان من بەشدارم. مامۆستا منوکە جا دبینین بەشێک لە هونەرمەندان دەماسترانە دەبێژن بە زمانی عەرەبی ئینگلیزیان فارسیان هەر زمانێکی وان ببێتن سرانە پێ دەبێژن دوێت چاوە دبینی ینی بڕاستی ئەگەرمە ببێتن ئەم هونەرمەندن خۆ بناسییان کولتورە خۆ بناسیین پێویستە ئەم زمانێت بیانی سرانە بێژین بەڕای من ئەمڕۆ تێهەڵکیشێکی گەشتگیر دروست بووە نەک لە کوردستان لە هەموو وڵاتەکانی دیکە ئەخر ببوورە ئوستاس ناوکەوانەکە داز دەبێژم نەک تو زمانی خۆ فەرەهەم بکەیت و هەر گرنگیە پێ نەدەی و تو سترانە کوردی بێژی نا من لەگەڵ ئەوە نیم لەگەڵ ئەوەم دەبێ گرنگی بە زمانی خۆمان ئەساس بێ سەتا هەشتای کارەکان بێ بەڵام لەگەڵ ئەوەشدا کارکردن لەسەر زمانی دیکە هەڵە نییە بۆچی ئێمە منداڵی زۆرمان هەیە پەروەردەن لە ئەوروپا گوێ لە ئەڵمانی دەگرن گوێ لە سویدی دەگرن گوێ لە ئینگلیزی دەگرن یان زۆر کەس هەیە دانیشی وڵاتە عەرەبیەکانە گوێ لە عەرەبی دەگرن تێهەڵکێشکردنی زمانەکان لەگەڵ یەک من بەهاڵی نابینم لە هونەرەکەی منیشدا زۆر لە هونەرمەندانی عەرەب دێنم بە زمانی کوردی گۆرانی پێوتون گۆرانی نیشتیمانی لەسەر کوردستان پێوتون لەبەرەوە من ویسم بێمە سەرە و پرسیارە باشە ئەمەی من ئەیکەم پرسیارە نەک یعنی با بڵێن ڕەخ نەبێ هونەرمەندێکی عەرەب بێنیت بۆ نمونە لە قەومێکی تر گۆرانی کوردی پێ بڵێ بۆ نمونە چی خزمەتێکە بە زمانی خۆمان ینی حەزەکەم تێبدا باش تێگەشتنی ئەوە دەوێت هونەرمەندێک دەبینی بە سەدان هەزار بە ملیۆنەها جمهوری هەیە
دێ بە زمانی ئێمە گۆرانی دەڵێ یا لەسەر نەخشەی وڵاتی ئێمە عەلەمی ئێمە فەرهەنگی ئێمە مێژوی کوردستان بە جمهورەکەی خۆی ئاشنا دەکا ئەمڕۆ هونەر زانی سەریعترین و تیشترین بوارە بۆ گەیاندنی پەیامێک بۆ میلەتانی دیکە چۆن ئێمە کوردستان کە ئێمە چەند ساڵە داگیرکراوین لەلایەن چەندین ڕژیمی جیاواز بتوانین فەرهەنگی خۆمان ناسنامەی خۆمان زمانی خۆمان بە وڵاتانی تر بناسێنین بێگومان تۆ هونەرمەندێکی تونوسی دێنی یان میسری یان هونەرمەندێکی با هەر زمانێکی کە بێ دێنی جمهوری خۆی هەیە لە ئەنگری خۆی هەیە فەرهەنگی زمانی خۆت نەخشەی وڵاتی خۆت مێژووی ئەو ئازارانەی کە میلەتی ئێمە بە تایبەتی هەیبووە دەگاتە ئەو میلەتانە و تێگەشتنیان بۆ فەرهەنگی ئێمە دەبێت بۆ نمونەش بن ئەو هونەرمەند بۆ نمونە لە میاجەمال خەڵکی تونوسە هاتم گۆرانیەکی هاوبەش لەگەڵ هونەرمەند عەدنان تەیموور خەڵکی وانە نوێم کردەوە گۆرانی زەمبیل فرۆش پێش چەندین ساڵ ئەو گۆرانیە هەبووە بەڵام گەنجی ئەمڕۆ ئەو گۆرانی لاوانەیە نەبیست بێ بەڵام لە ڕێی دوو واجهەی تازەوە نوێم کردەوە دیسان کەسایەتێکی غێر کورد کە عەرەبە هات ئەم گۆرانی وت بە زمانێکی پاراوی کوردی بە هەمان شێوە لەسەر هەولێر لەگەڵ هونەرمەند میرا لە میاجەمال و میرا گۆرانێکیان وت لەسەر هەولێر ئەمە بەڕای من خاڵێکی پێشکەوتنە ڕاست جەمال سام دەشین بین کو هونەر تاکە ڕێگا و خێراترین ڕێگایە و ئەم کولتورە هونەری کوردی پێ جیهانێ بدەینە ناساندن بێگومان قەت لە ڕێی سیاسەتەوە ناتوانیتەوە بەرامبەرەکانت بە هەموو شتێک تێ بگەێنیت و بیگەێنی بەڵام لە ڕێی هونەرەوە من گۆرانێک دەکەم بۆ نمونە بەرهەمێکم کرد لە 2013 بۆ هونەرمەند میادە حەناوی لەسەر کوردستان مەوتن لەبتاڵ عەلەمی کوردستان سروشتی کوردستان لەو گۆرانێدا هەیە تۆگەر بێت و عەلەمی کوردستان لە میدیا عەرەبیەکان بڵاوکەیت و دەبێت چەندین پارە بدەین بە خۆتان میدیان ئەگەر خەڵکێک بێت ڕاگەیانی کارێکی بڵێن بۆی بڵاو کراوەیەک بکاتەوە دەبێت پارەیەکی زۆر بدە لە ڕێی ئەوەی کە من ئەو بەرهەمەم کرد زۆرترین بینەری هەبوو لە هەموو میدیا عەرەبەکانیش بڵاو بۆ پارێکشمان نەدات پێم وایە هونەر سەریعترین و باشترین پەیام گەێنەرە بۆ بینی میلەتەکان ئێمەش میلەتی کورد لە زۆر شت مەحروم بووین پێویستمان بە ئازادی فکر و کردنەوە و هونەر و هەموو بەشەکانە بە شێوازێک بیگەینە وڵاتانی کەین کە ئێمە هەین و دەبین ئینشاءڵڵا باشە ماوە ساڵکە و تۆ لە ماوەکانی ڕابردووە ئیشت بۆ مەرزیە فەریقی لەیلا فەریقی هونەرمەند ناسڕی ڕەزازی پێم وابێ میکایل بەڵێ ئەمانە بەڕاستی کەڵە هونەرمەندن یانیەوە بەبێ مناقەش فیدباکێکی تاکیدم زۆر باشە لێ وەرگرتوێتەوە لازال ئێمە جیلی ئێمە ئێستاش چێژی لێ بینێ بەس ئەو ئیشانی کە ئێستاییکەیت با بڵین لە لای خەڵک زیاتر ئەزانین ئەوەی کە ئەو تەبەقەی کە جۆگری هونەرە کەمێک ڕخنە زیاتر ئەگرێن پێ دوایە ئەوەی کە ئێستا ئیشی لەگەڵەکەی لە ئایندەیە بچنەوە قاڵبی میکایل و ناسڕی ڕەزازی و لەیلا فەریقی و مەرزیە سەیکەتەوە هەر هونەرمەندێک ڕنگ و تام و بۆنی خۆی هەیە هیچ کەس نابێتە هیچ کەسێکیکە ئەوە دڵنیابە ئەگەر 5 گۆرانی کەسێک تەقدیم کە مێژوویەکی خۆی دروست دەکات بۆ ئایندە نەوە یەک دوای ئەوەش گوێی لێ دەگرێت بەڵام زۆر کۆمەڵێک لەو ناوە بەڕێزانەی کە وتت بە ئازارێکی زۆر بە زەحمەتێکی زۆر دروست بوون و خۆم یەکێکم لەو کەسانەی بە هەمان شێوە زیاتر لەوان بە ماندووبوونێکی زۆر بووینە ناوێک و ماندووبوونمان کێشا تا بتوانین هونەرێکی جوان پێشکەشکەین ئەمڕۆ هونەرمەندانی نوێی گەنج تقریبەن زۆرتر دەتوانێت بڵێ هاتوونەتە سەر حازرێکی تازە بە تایبەتەوەی کە لە ڕێگای منەوە دەڕوا بە ئاسانکاری کارەکانی بۆ دەچێتە سەر لەبەرەوەی سروشتی من جیاوازە لە کارکردن ئەو هونەرمەندانەی تر لە زەمانێکدا دروست بوون ژمارە هونەرمەندەکان زۆر کەم بوون وەکو ژمارە بێگومان کە ینی زووتر دەچوونە ناو خەڵک و بێگومان بەس ئێستا ماشەڵڵا ڕۆژی دە کەس دێتە ناو ساحەوە بێگومان کاڵ و کرچی زۆر دروست دەبێ جا لەوانەی بەشێک لەوانە منیش بگرێتەوانێ خۆ مناڵم ئەوەی کە لە لای منەوە دەڕوا تۆپ و تەیارن یعنی دەبێت هەمووی هەیە بەڵام ئەمە نەک لە کوردستان لە وڵاتی ئێران
هایدە و گوکش و مەهستی و دارویش و ستارێکی وەک ئەوانە ئەمڕۆ بەدەگمەن دروست دەبنەوە کەلسوم و نەجات سەغیرە و عەبدولحەلیم بە زەحمەت دروست دەبنەوە مسلیم و زەکی مۆران و ئەوانش بە زەحمەت ینی هەن هونەرمەندی چاک بەڵام ئەوان بە ماندووبوونێکی زۆر و ژمارەی هونەرمەندی کەم مەساحەی میدیا ئەو کاتە زۆر کەم بوو تەنها تەلەڤزیۆنێک بوو لە هەموو وڵاتەکان 2 تەلەڤزیۆن هەبوو خەڵکەکە دەیبینی و دروستبوونی ناو ناخی خەڵکیان دروست کرد مامسا بەشێک لە ڕەخنەگرا دەبێژن ئەوێن بە زمانی ئینگلیزی سرانە دەبێژن ئەون ئەوێن دەنگێتوان نین خۆ چونکی دە زمانی کوردیدا ئەدایەکە گەلک تایبەتە هەی دەشن وێ ئەدای دەربڕون تو چەند گەل وێ هەندێدار نامن لەگەڵ ئەوە نیم خەڵک پێیوانە بێ گۆرانی ئینگلیزی زۆر ئاسانە زۆر زەحمەتترە لە گۆرانی کوردی و عەرەبی و ئەوانە کە ئەگەر بە ئەدایەکی سەلیمی غەربی بوترێ مشکلەکە ئەوەیە ئەو دەستەواژە تا ئێستا هەڵەیە لای ئێمە پێیان وایە گۆرانیە غەربیەکان زۆر ئاسانن نانەوانێ بەس ئەو هونەرمەندانی ممکنە کە دەیڵێن زۆر سەرکەوتونە بن لە ئەداکردنەکانیان یا لە وتنیان ئەژنا گۆرانی ئینگلیزی سیستەم و ڕتمی خۆی هەیە و ئەدای خۆی هەیە ناوان نییە وای نبینم باش مامۆستاکەواتە بە شێوەیەکی گشتی چی بکەین بۆ پاراستنی کەلتور و هونەری کوردی ئەوە پرسیارێکی چۆن لەگەڵ ئەو پرسیارە من لەگەڵ ئەوەم جهەتی معنی جا حکوومەتە وەزارەتە خەڵکە دەوڵەمانەکانمانە کە ئاستێکی ئازاریان کێشاوە و بە تەنگ زیندووکردنەوەی توراسی خۆمانین کە وڵاتانی کە دەیکەن ئێمە کەم دەکرێ هیوادارم بتوانێ زەمینەیەکی باش تەرخان بکرێ بودجەیەکی دیاریکرا و تەرخان بکرێ من بخۆم ئێستا بەنیازی نوێکردنەوەی 100 بەرهەمی کۆنم دابەشم کردووە 30 بەرهەم بۆ باکوور 30 بەرهەم بۆ باشوور لە مەرحەلەی یەکەم لە ساڵی یەکەم با بڵێن 25 بەرهەم بۆ ڕۆژهەڵات 15 بەرهەم بۆ ڕۆژ ئاوا هونەرمەندەکانم دەستنیشان کردووە هەندێک گۆرانی هەیە ئەساسی هونەرمەندێکی نییە وەکو فکارانکی فولکلۆر ماوەتەوە بە تایبەت ئەوانەی باکوور زیاتر زۆر خۆشن من زۆر کەیفم بە جۆری گۆرانی باکوور دێت نوێیکی نەوانێ و بۆ ئەوەی نەوەی ئەمڕۆ ئاشنایی بە کللتوری پێشووی هەبێ ئەمەش کارێکە پێویستی بە بودجەتێک هەیە کە تۆ بتوانانی ئەو بەرهەمانە پێویست بە کلیپ ناکاوە کۆی کە گۆرانێکی تازە دەکەیت دانیشی کلیپێکی زۆری لەسەر بکەین نا ئەمە تۆ توانی لە ستۆدیۆیەکدا کە بریتی بێ لەو شتەوە کە لە پورانی کوردی کە هەمانن هەبێن و گۆرانێکە بە نوێ خوازی و لی بنووسێ ئەمە بەرهەمی هونەرمەندی فلان پێشووە بەڵێ و لەلایەن هونەرمەندەوە نوێکرێ و ناوی ئەو مۆزیکزن و ئەو شتانەشی پێکمان دەبێ هەبێ بۆ خۆشم چەند هونەر کارێکی وان پێشکەش کرد وەک یەکێک لەو نمونانە زەمبیل فرۆش بوو گۆرانی جوانی گیان بوو هی هونەرمەند خالی خۆش بوو مامۆستا محەممەدی ماملێ هەروەها جەمیلە مامۆستا حەسەن زیرەک و کەتانە دیسان مامۆستا حەسەن زیرەک و چەند بەرهەمێکی کە بەردەوامیم هەیە بەردەوامم من 100 بەرهەم هەڵبژاردووە خەریکیم تقریبا 16یم تەواو کردو و بە نیازمەوانی تریشیان تەواوکەم بۆ هیوادارم ئەوە وەزارەتی ڕۆشنبیریە حکومەتە بە ئەساسی خۆی بزانێ هەروەها دەوڵەمەندەکانمان ئەوانەی سەرمایان هەیە با تۆزێک سەغاوت بن لەوەی کە هەندێک لەو پارە زیادانی کە هەیەە بۆشی تر بەکاری دێنن غەمخۆریەک بکەن بۆ پاراستنی کە لە پووری گۆرانی کوردی پێشومان زیندویکەینەوە دەنگی جەنابێشت لە ئەدا زۆر خۆشە نازانم کە قسە مامسە توەکی ئاوازدانەرێک گەنجن گەلەنگ دەنگ خۆشتێنە دەفتە دەما دەست پێتکەن تو چەند بێژیەوان بە بەرهەمن کوردی دەست پێ بکەن بەرهەمن کوردیان گەڤن نو بکەنەوە و ئەڤەش ببیتە ڕێکێک بۆ هەنجێ و بەرهەمن کوردی زیاتر بچنە ناو گەنجێتمە زیاتر گوێگر بن یە تەیلانەیە بەر ئاوازێک بربیتن و بەرهەمەکە کوردی چێ بهنگی بزان وڵ ئەڤ ئاوازەکە کوردیە دەست خۆش ئەو پرسیارش بە هەمان شێوە پرسیارێکی مەقبول و جوان ئیزافەتەن بۆ قسەکانی خاتو دێرین لە ماوەی ڕابردووە هونەرمەندێکی عەرەب لەگەڵ گۆرانی بێژێکی خۆمان گۆرانیشیانوت ئاوازەکە نووسی بووی سەلیم سالم
بەڵام دوایی دەرکەوت ناوی خۆی نووسی بوو دوایی دەرکەوت ئاوازەکە ئەوە نییە کوردیە بەڵێ تاوەی کە پێم وابێ مافی کۆپیڕایتیشی بەڵێ مافی کۆپیڕایت بەڵێ بەنەسەت پرسیارەکە وەکو خاڵی یەکەم وەڵام بدەمەوانێ من ئێستا ئەو هونەرمەندە گەنجانی کە دێنە لام ئەگەر دوو بەرهەمیان بۆ بکەم بەرهەمێکیان نوێ بێ بەرهەمێکیان لە بەرهەمە کۆنەکانە نوێی دەکەمەوانێ ئێستاکێک لەو گەنجانە بڕوا ئەرسەلان لۆران محەممەد عەدنان تەیمور و زۆرن ماشەڵڵا گەنجەکانی کە هاتوونەتە پێشەوە ئیلای دەمەتین لاڤین نووری بۆ هەر یەکێکیان هەوڵم داوە کە بەرهەمێکی نوێی بۆ بکەم بەرهەمێکی پێشوش نوێ بکەمەوانێ و ئەو گۆرانیانش زۆر دەچنە ناو خەڵکەوە خەڵکێکی زۆر پێی خۆشە دەبینی نامەیەکی زۆر دێت من بە هونەرمەند لاڤین نووری گۆرانێکی مامۆستا عەلی مەدانم نوێ کردەوە یان بۆ هونەرمەند بڕوا ئەرسەلان بەرهەمێکی نوێی منتیقی خۆی ناوی گۆرانەکە ناڵم هێشتا بڵاومان نەکرێتەوە ئەم هەفتەیە بڵاو دەبێتەوە نەکایەکی پێش ئێمە زوو بچێ بەخوای تر ئەشتانش ڕوئەدەن زۆر جار کە باسی پرۆگرام لە پرۆگرامێکدا قسەمان لەسەر بەرهەمێک کردووە بەسەرعی بە کاڵ و کرچیش بێت چوو کردویانە ناوی بەرهەمەکە ناڵێم کردومانە من خەریکی ئەو پرۆسەیەم بەڵام پێویستی بە پشگیریە پێویستی وەکو وتم سێ جارام قسەیم تکرار کردەوە چه حکومت ناکرێت بیرکردنەوەی حکومت و وەزارەتی ڕۆشنبیریش بۆ ئەو بێ ئێمە پارەیەکمان هەیە بابن بڵێن $1000 ئەم $1000 تەقسیم بکەین بە یەکسانی بۆ هونەرمەندا نەخێر ئەو $1000 دەبێت تەقسیم کرێت بۆ کەسانی ئەکتیف کە بەڕاستی خزمەتی کللتوری وڵات دەکەن بای هاوکاری هونەرمەندانەی تریش بکرێن بە شێوازی تر بەڵام دەبێ بودجەیەک هەبێ و بە مەسئولیەتی بزانرێ ئەمە کارێکە مەسئولیەتی مێژووی دەکەوێتە سەر چه حکومەتە چ وەزارەتی ڕۆشنبیریە چ لایەنە پەیوەندیدارەکانە و چه ئەو کەزانەی کە ماشەڵڵا لە بەرهەمی ئەم وڵاتە لە نەوتی ئەم وڵاتە لە داهاتی ئەم وڵاتە لە هەموو گەشتیاری وڵاتە پارە پەیدا دەکەن لە وڵاتان فانێک هەیە تەقدیم دەکرێت بۆ مەجایلی هوەری و پشگیری لە کاری هوەری بەڵام من کاتی خۆی ئەوم تەڕەح کردووە بەڵام بەداخەوە نەکراوە تا ئێستا پێویستە ئێستا ئەو سەرمایەدارانەی کورد قسەیان لەگەڵ بکرێت خەزێنەیەک هەبێ هیوادارم ئێوە وەکو میدیا وەکو کەی 24 ببنە دەستپێکی ئەم بابەتە و گەرنگی بۆ بابەتە بدەن نەک لە میوانداری یەکجار چەندین جار کە ئەمانە نوێ بکرێتەوە بۆ ئەوی بتوانرێ بە گرنگێکی باش بە ئەو بەرهەمانە بدرێ ئەگەر عمر یاوەەر بێ و ماین من وەکو بیرۆکەی خۆم بۆ 5 ساڵی داهاتوو هێشتا گەنجین من نیازی خۆم هەیە هەر ساڵی 100 بەرهەم نوێکەمەوانێ بۆ 5 ساڵ پلانی 500 گۆرانیم داناوە پێشم وایە ئەگەر 500 گۆرانی ئێمە زیندووکەینەوە نەوەیەکی ئەمڕۆ بەیانی و داهاتوو دێ دەزانێ ئەگەر گۆرانێکی ئێمە لە وڵاتی تورکیا تۆمار کرابێ دەتوانێ بزانین لە ڕێی کۆپیڕایتیشەوە یاسای خۆتی لەسەردادەنەی کە گۆرانێکی تۆ بە زمانی تورکی وتراتەوە ئەسڵەکەی کوردیە یان عەرەبێک گوتوێتی یان کەسیچکەوە بەرهەمی ئێمەش بەڕاستی لە پێشوودا بەرهەمی زۆر وڵاتانی ترمان وتوتەوە هونەرمەندەکانی پێشوو لەگەر خۆشەویستیم بەڵام نەبوونی ئاوازدانەر بووە نەبوونی ئەکادیمەی مۆزیک بووە هەڵیان داوە گویان لە گۆرانێک بووە بە زمانی کوردی وتیانە ئەوەش جێگای دەستخۆشی و من لە بابەتێکی وام دەرکان تۆزێک ڕەخنەم ئاراستە کرا بەڵام ئەمە واقعە مەوزوع لە ڕەسەنایەتی نییە مەوزوع لە پاراستنی کولتورە وڵاتێکی وەکو هەر ناوێک بێ ئەویش مافی خۆیەتی کە ئێمە گۆرانێکی ئەومان بردبێ بە زمانێک باسی 40-50 ساڵ پێش ئێستاکەم حەقی خۆیەتی ئەم بەپێی یوتیوب دەردەکەوێت ئەو شتانە بۆ ئەوەی ئەگەر بێت و 2000 بەرهەم بێ لە هەورامانی خۆشەویست لە وان لە دیاربکر لە کەرکووک لە مەهاباد لە هەولێری ئازیز و زاخۆ وەکو سلێمانی ئەو بەرهەمە پێشوانی کە هەیە مامۆستایانی بە ئەزمموی پێشوو کردویانە نەفەوتێ زیندوو کرێتەوە بەڵام
بە شێوەیەکی مەدروس ئەکادمی جوان داڕێشێتەوەنێ. باش مامۆستاوەکو و کۆتا پرسیار بەڵێ پرسیاری هەروازوو حەزەکەی کۆتایی پێبێنی بەنامەکەتان نەوەڵا کاتەکەمان کێشیتە بڵێ لە دوایین بەرهەمی دکتۆرە بەڵقیزدا بەڵێ کچەکەتی تایە بەڵێ فەیروس دروست کرد بە ناوی شەقشەقە شەقشەقە یارێکی بنداڵە ماو ساڵکەوت خۆی حەزی لە هوەرە وەکو باوکییان خۆت حەزەکەی بیخیتە مەجالەکەەوە وەڵاهی فەیروس ماشەڵا کچێکی زیرەکە گوێیەکی مۆسیقی باشی هەیە بەڵێ بێگومان ناودێر بێت سپاس حەزی لە هوەرە بەستا ئێستا وەکو هیوایەتێکی سەرەتاییە بەڵام پێم وابێ هەر کەسێوا زەحمەت لەو بارا کێشی حەز ناکەم منداڵەکەی تووشی مەجالەکە بەدائیمی وەکو خۆ بوارێکی سەختی دەبینم بەڵام ئێستا حەزی لێیە دڵیم پێ ناشکێ بەڕاستی و شارەزاشە ماشەڵڵا دەتوانێت بەباشی بڵێ هەندێک جار لە ستۆدیۆ دێت گۆرانی بێژەکانی کە هەن ئەدایەک غەڵە دەکەن ئەو ئێڵێتەوە یەکسە بۆ لێگرێ بۆیان ڕاستەوە دایم کیش ڕێچکا با بە خۆت چیتن ئینشاڵڵا توش دەبیە پشگیرێکی باش بۆی هەرچەندە بە حەسنەکەی بەلەیتر ئەگەڤە دەبیت و پشگیریەوەی بکرێت من ڕێگری ناکەم بەڵام ئەگەر بۆ خۆی بەردەوام بوو مافی خۆی هەیە ئەویش دەتوانێت بەردەوام بێ و ماشەڵڵا جمهوریشی زۆرە شتەکانی کە دادەنین زۆر دەڕێکەری زۆر سلااو ڕێزێکی تایبەتم هێ ناوی دکتۆرە بەڵقیست دوێت دکتۆرە بەڵقیزێکێکە لەو هونەرمەندە جوانانەی پێم خۆشە ڕۆژێک ئەو داوەتکەن لەم بەرنامە جوانەی کە هەتانە هونەرمەندێکە زۆر ئەزیزە زۆر بەوەفایە لە مێژووکی پێشوو کاری کردووە من لە ڕێی بەرنمەکانی ستارەوە گەنجەکان پێشبڕکەی دەنگخۆشی هێنامەوە بە خەڵکی ئەمڕۆم ئاشنا کرد چۆن بەرهەمەکان پێویستە کەوای من نوێیان کەینەوە ئەو هونەرمەندانش کە لە پێشوو خزمەتیان کردووە چکم ئەو کاتەوە بزانم ئافرەتی کورد سێ چوار کەس تێنا ئاپەڕی زەمانێکە لە زەمەنی خات و گوڵبەهار و نەسین شیروان و دکتۆرە بەڵقی زەمانە ژمارەیان زۆر زۆر کەم بووە و خزمەتێکی زۆریان کردووە و ئێستاش بەردەوامە بەو تەمەنە هەمیشە دەڵێ مەترسم بەڵام پیر بووە بەڵام خزمەتێکی زۆر دەکا بەردەوامە و هەر گەنجە دکتۆرە بەڵقیس ئیشاڵڵا هەر بە گەنجیش دەمێنێ خزمەتێکی زۆر دەکا و مرۆڤێکی زۆر جوان و گەڵفایە مامساڵکە زۆر سپاس کە چاوڕۆ میێوانەی پرۆگرامی بیانی 24 بووین گەلێک دڵخۆش بووین جا شاکار هەردێت گەل مامسای کۆتایی پرۆگرامێ خۆینین بەلێبی نەران ئەوە گشت بەرگا بابەتێن ئەو ڕۆی پرۆگرامی بیانی 24 بووین وەکی مەدەستپێکە گوتی ئەوڕۆ دوماهیکە هەفتیە هیویات دوماهیکەکە پڕبەرەکەت بۆ هاوت خازم هەتا شەمبێتەی نەخزمەتەوە خودێت گەل هەوە بیتن تا بەیانی ڕۆژی شەمە خواتان لەگەڵ